پاش فرەتر لە 6 هەفتە لە کوشتنی ڕۆژەمانەوسی سعودی و دانیشتووی وڵاتە یەکگرتووەکان جەمال خاشقچی، وڵاتە یەکگرتووەکان خولێکی لە سزاکانی دژ بە هەفتە لە کاربەدەستانی سعودی لە نێوانیان ئەندامانی دادگای پاشایەتی و حکوومەتی سعودی بەهۆی بەشداربوونیان ڕاگەیاند. وتەبێژی وەزارەتی دەرەوە هێدەر ناوێرد پرسیار لێکرا ئەخۆ هیچ پێوانەی تر دەبێت دژ بە فەرمانڕەوایانی باڵای سعودی لە نێوانیان شازادە محەممەد بن سەلمان کە هەروەها بە MBS ناسراوە. ئێمە ئەو ڕاگەاندنە بە یەکەم هەنگاوی چاک دەبینین، هەنگاوێکە بەرەو ئاراستەی دروست. ئەمە ئەنجامی لێکۆڵینەوەی سەرەتاییە و گرنگە ئەمە هەنگاوانە بەردەوام بن بەرەوبەر پرسیارەتیکردنێکی تەواو. وەزیری دەرەوەی عەرەبستانی سعودی عادل جوبەیر وتی ئەو پیاوەی کە لە کردارەکانی ڕۆژبەڕۆژی عەرەبستانی سعودی دەبەرپرسە هیچ کارێکی بە کوشتنی کوسڵخانەوە نییە. بێ چەند و چۆن جەنابی شازادە محەممەد بن سەلمان هیچ کارێکی بەم کێشەیەوە نییە. لە ڕاستیدا ڕێوێژکاری ئاسایشی نیشتیمانی وڵاتە یەکگرتووەکان ئەمەیوت ئەمە کردارێکی چەپەڵ بوو. ئێمە هەستێکی باشترمان هەیە لەوەی کە ڕوویدا. ئەمە تاکە کەسانێک بوون کە بەدەر لە دەسەڵاتی خۆیان ڕۆیشتون و ئەمانە هەڵەیەکی زۆر گەورەیان ئەنجام داوە و لە بەرامبەر ئەم هەڵەیە باجەکەی دەدەن. سعودیەکان دانێن بەوەنا کە خاشقچی کوژراوە و پارچە کراوە، بەڵام نەیانوت لاشەکەی لەکوێدایە. ڕەخنەگەران لە نیوانیان وەزیری دەرەوەی تورکیە مەولود چاڤژۆغلو وتی کردارەکانی داواکارانی سعودی بە ئەندازەی پێویست ئەوەندە دوور ناڕوات. لە بەرنامەیەکی ئەمڕۆدا وا هاتووە پێوانە هەیە دژ بەو کەسانەی فەرمانی کوشتنەکەیان داوە. ئێمە لەو بڕوایەداین هەموو ئەو هەنگاوانە پۆزیتیفن، بەڵام بە ئەندازەی پێویست نین. هەروەها ئەو کەسانی فەرمانەکەیان داوە و ئەوانەی کوشتنەکان ئەنجام داوە دەبێت ئاشکرا بکرێن. سەرۆک دۆناڵد ترامپ ئاشکرای کرد کە ئەو فرۆشتنی شەکانی وڵاتە یەکگرتووەکان بۆ ڕیاض لە هەر وەڵامێکی وڵاتە یەکگرتووەکاندا لەبارەی کوشتنەکەوە هەڵدەسەنگیانی. هەندی شێکەرەوان دەڵێن وڵاتە یەکگرتووەکان هەروەها دەبێ گرنگی نەوتی عەرەبستانی سعودی بۆ ئابووری جیهان لەبەرچاو بگرێ و دەبێ خۆیان لە هەر کارێک لا بدەن بۆ نائارامیکردنی پاشایەتیەکە. ئێمە هەروە لەو بڕوایەداین یان بەلانیکە من لەو بڕوایەدام کە دڵنیا نین لە ئالتەرناتیڤێک بۆ محەممەد بن سەلمان لە عەرەبستانی سعودی و لەوانەیە بەتریش بێت. لە ئەنگیرانی مافەکانی مرۆڤ داوای کاردانەوەی توندی وڵاتە یەکگرتووەکانە و نێونەتەوەی دەکەن بۆ ئەو کوشتنە دەڕەندەیە و دەڵێن کوشتنی ڕۆژەمەنووسێک لە کۆنسڵخانەیەکدا بەشێکە لە کردداری تروری دەوڵەت کە لەوانەیە لە هەر پلەکانی باڵاوە فەرمانی درابێت.